ئێرە دەستگای نووری حیکمەیە ڕۆژانە و بە بەردەوامی جمەی دێت لە فێرخوازانی قورئان و بە هەزاران فێرخواز لێرە بە پەروەردەیەکی شەرعی و دروست و شایەن بە کۆمەڵگا پەروەردە دەکرێن. ئەم پۆلە فێرخوازەش بە دانەبڕانی بەردەوامیان لەگەڵ ئەم دەستگا پەروەردەیە توانیویانە لە قۆناغی 12 ئامادەیی نمرەی بەرز بەدەست بهێن و لە یەکەمەکانی قزای چەمسەماڵ بن و بە وتەی خۆیان بەردەوامیان لەم دەستگایە نەبووتە ڕێگر بۆ خوێندنیان و بە پێچەوانەوە هاوکاریان بووە. سوپاس بۆ خوا من وانیتم لە پۆلی 12 ئامادەیی زانستی نمرەی 95.67 بەدەست بهێنم. ئەمە فەزلی خوای گەورەیە، گومانمان نیەلەوە و لە دواییدا فەزلی خێزانەکەمە کە دایمە لەگەڵ مابوونەوە. دایمە ئێمە وەکو قوتابیانی دەستگای نووری حیکمەت دایمە لە ناو دەرس و خوێندن و قورئان و دەرسی شەریعە و سیرەی نەبەوی و عەقیدەیە بووینە. گومانمان لەوە نییە کە ئەم دەرسانە بۆ بەرەو پێشوونی مێشکی خۆمانە و بۆ ڕازیکردنی خوای گەورەیە لە خۆمان و ئەم دەرسانە هەرگیز لە ئێمە ڕێگر نەبوونە هەتا وەکو وا بکات دەرەجەمان نزم بێت یاخود شتێکی کەمتر بەدەست بێنین لەوەی کە ئێمە خۆمان پێشبینیمان کردە، بەڵکو یارمەتی دەرمان بۆ ئەوەی مێشکمان فراوان بێت و نمرەیەکی باشتر بەدەست بهێنین و چۆن بڵێ عەقڵمان بەرەو پێشەوە بچێت و توانایەکمان پێ بەخشێ هەتا وەکو سیقە بە نەفسی خۆمان بکەین. من وەکو خوێندکارێکی دەرسی پۆلی 12 و لە هەمان کاتا خوێندکاری پێشووی نووری حیکمە الحەمدوللا بۆ خوای گەورە توانیمان نمرەیەکی بەرز بەدەست بێنین. ئەمە هەمووی فەزلی خوای گەورەیە. زۆر سوپاس خوای گەورەکەین و سوپاسی سەرجەم مامۆستایانی نووری حیکمە و سەرجەم و کەسانانی کە لەگەڵمانە دوو بوون. وڵی زۆر بەڕاستی کاریگەری لەسەر خوێندکارە بێ بەتابەتی ئەو دەرزانەی کە لە نووری حیکمە و دەستگاکانی تریشە با بڵێین کارگەریەکی تەواوی لەسەر هەم کاتی خوێندن هەم کاتی ئاسایی خوێندکار و دەرونی خوێندکارە و با بڵێن خوێندکار لە خەمۆکی دوورەخاتەوە و لە هەر سترێسێک و کارگەریەکی دەرونی دوورەخاتەوە. کەسوکاری ئەم فێرخوازانە کە خۆیان بەردەوام سەرقاڵی خزمەت و پەروەردەکردنی سەدان قوتابی دیکەی ئەم شارن لەگەڵ ئەوەشدا هاوکاری زۆر باشی منداڵەکانیانن بۆ بەدەستهێنانی ئامانجە گرنگەکانی ژیانیان. سەرڕای سەرقاڵیمان بە ئیشوکاری وەزیفە بە ئیشوکاری حیزبی بە دام و دەستگایی با بڵێن کۆمەڵگەی پزیشکی بەخشین هەوڵمان داوە بە هەر شێوەیەک بێت دەستمان ڕاگە بە مناڵەکانیشمان و بتوانین هەم پەروەردەیەکی ئەخلاقی ژیاری دروستیان بکەین و هەم لە ڕووی زانستی شەودوانێک هەم سوپاس بەخوای گەورە مناڵی ئێمەش لەخوا بەزێدە کە لە ئێستای سەرکەوتون لە قۆناغەکانی خوێنیان بە سەرکەوتوی بڕیوە الحەمدوللا و هەوڵمان لەگەڵداون و ئەمە پێویستی بە هەم شەونخۆنی دایک و باوکەوە هەم شەونخۆنی خوێندکار قوتابیەکە خۆی. ناوەندی چەمچەماڵی ڕێکخراوی قوتابیانیش بۆ هاندانی زیاتری قوتابیان و پێزانین بەرامبەر ئەندامانی ناوەندەکە خەڵات و ڕێزلێنانی بەخشی بۆ قوتابیە سەرکەوتوانە. دیارە وەکو ناوەندی چەمچەماڵ ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئەمڕۆکە هەستین بە خەڵاتکردنی چەند خوێندکارێکی دەڤەرەکەمان کە ئەندامی ناوەندی ڕێکخراوەکەمانن. سوپاس بەخوای گەورەم ساڵیش بێبەش نەبووین لەو نمرە بەرزانی کە لە سەراستی هەرێمی کوردستانە بەدەست دێت. دیارە لە ناوەندی چەمچەماڵیش کۆمەڵی خوێندکارمان هەبوو کە ئەندام لە ناوەندەکەمانیش وتوانیان دەرەجەی باش بەدەست بێن و نمرەی باڵا بەدەست بێنن. سەرکەوتنی ئەم قوتابیانە جگە لە شانازی بۆ کەسوکاریان تەواوی هاوڕێ و گەڕەک و شارێک شانازیان پێوە دەکات. ئەمەش سەلمێنەری ئەو ڕاستیەیە دەستگا پەروەردەیەکان کلیل و دەواازەی ڕێگەی دروست و سەرکەوتنی گەورە لە ژیاندا و سەرفرازین بۆ قیامەت. ڕەبین محەممەد، کەناڵی پەیام، چەمچەماڵ.